دەنگی تەقینەوە و تەقەکردن هۆتێلێکی گەرانبەها و کۆمەڵە ئۆفیسێکی لە نایرۆبیدا هەژاندووە کە وەکو گەواهیدەران دەڵێن هێرشێکی تووریستیە. دەمەودەست هیچ قسەیەک لەبارەی کوژاوەکانی هێرشەکەی ڕۆژی سێشەممەدا بۆ سەر هۆتێلی دوسێت دیتو نەبووە. بەشی سۆمالی دەنگی ئەمریکا ڕادەگەینێت کۆمەڵی میلیشەکانی ئەلشەهاب بنکەی سۆمالیە خۆیان لەو هێرشەدا بەرپرسیار زانیوە. ڤیدیۆی زیندوو کە لەلایەن ڕۆیتەرەوە دابینکراوە پێشانی ئۆتۆمبیلی داوە کە لە دەروی هۆتێلەکەتا دەسووتێ و خاریکە چەندین کەسان لە هۆتێلەکەوە دەردەکرێن. سەربازان بە چەکەوە دەچن ناو ساختمانەکان کە لەسەر خیابانی ڕێبەرسایدی نیرۆبیدایە. کرێکارانی کە لە ساختمانەکەدا هەڵاتون ڕادەگەینن کە گوێیان لە تەقەیەکی زۆر بووە و هاوکارەکانیان ڕایان کردوون بۆ خۆشاردنەوە لە ژێر مێزەکان بۆ پاراستنی خۆیان. هێرشەکە کە پاشڕۆژێک هاتووە لەوەی دادگایەکی نیرۆبی وتی سێ گومان لێکراوە کە بە یارمەتی لە هێرشەکەی ساڵی 2013دا بۆ سەر فرژگەکانی وێزگەی تاوانبارکراون ئامادەن دادگایی بکرێن. هێرشەکە کە بەلایکەم 67 کەسی کوشت هەروەها لەلایەن ئەلشەهابەوە ئەنجام درابوو.